داعش دەڕوات بەڵام ئایدۆلۆژیاکەی دەمێنێتەوە. فەرماندە سەربازەکانی ئەمریکا و هاوپەیمانان و دەستگا هەواڵگریەکان گەیشتون بەو ئەنجامەی داعش لە ڕوویکردەی چەکداریەوە بەرەو کۆتایی هاتن دەچێت، بەڵام ئەوەی بۆ ئەوان جێگەی مەترسیە بەردەوامبوونی ئایدۆلۆژیاکەیەتی کە هێشتا چالاکە. جەنەڕاڵ ماتیۆ ماکفەرلاین فەرماندەی باڵای هێزەکانی هاوپەیمانان لە دژی داعش ڕایگەیاند داعش ئێستا توانای ئەنجامدانی کردەی چەکداری لەو ناوچانەدا نەماوە کە ڕۆژانێک بەشێک بوون لە خەلافەتەکەی. ئەو دەڵێت هەست بە کەمبوونەوەیەکی بەرچاوی کردە چەکداریەکانی لە عێراق و سووریا دەکەین. بۆ نمونە لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا کەمترین هێرشی لە ماوەی سەرهەڵدانیەوە تاوەکو ئێستا بەدی کراوە. جەنەڕاڵ ماکفارلاین دەڵێت هەموو ئەو جموجۆڵانەی داعش کە ئێمە چاودێریان دەکەین بەرەو کەمبوونەوە یاخود لاوازبوون دەچن. ئەم جەنەڕاڵە مانگی ڕەمەزان وەکو نمونەیەکی دڵخۆشکەر دەبینێت و دەڵێت ڕەمەزانی ئەم ساڵ یەکێک بوو لە هێمنترین مانگەکان لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا، لە کاتێکدا پێشتر داعش هەمیشە کردە چەکداریەکانی لە مانگی ڕەمەزان تا زیاتر دەکرد. بە گوێرەی زانێرەکانی هاوپەیمانان داعش لە مانگی ڕەمەزاندا لە عێراق 19 هێرشی ئەنجام داوە، ئەمەش بە ڕێژەی لە 180 کەمترە لە ساڵی ڕابردوو، هەروەها بە ڕێژەی لە 187 کەمترە لە ساڵی 2022. سەبارەت بە سووریاش بە هەمان شێوە داعش 19 هێرشی ئەنجام داوە کە بەراورد بە ساڵی ڕابردوو ساڵی 2020 بە ڕێژەی لە 137 و لە 170 کەمی کردووە. جەنەڕاڵ ماکفارلاین دەژڵێت زۆرینەی هێرشەکانیش بچووک و دەرفەتی بوون. داعش شکستی هێناوە لەوەی چالاکیەکانی بە شێوەی ڕێکخرا و هەماهەنگی ئەنجام بدات. هاوکات بە گوێرەی ئاژانسی هەواڵگری ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان ئێستا داعش لە دۆخێکی خراپدایە و شەڕی مانەوە دەکات. لە سەرەتای ساڵی ڕابردووەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی لانیکەم 13 بەرپرسی باڵای ڕێکخراوەکەیان لە عێراق و سووریا کوشتووە. سەبارەت بە ژمارەی چەکدارانی ڕێکخراوەکە بە گوێرەی چەند ئاژانسێکی هەواڵگری ئێستا ژمارەیان لە عێراق و سووریا بە 2500 بۆ 3500 چەکدار دەخەمڕێنرێت کە ئەمە ژمارەیەکی کەمە بەراورد بۆ 34000 چەکدارە چالاکەی لە ماوەی 5 بۆ 7 ساڵی ڕابردوودا لەم دوو وڵاتە بوون. بەڵام سەرەڕای کەمبوونەوەی ژمارەیان چەند بەرپرسێکی ئەمریکا دەڵێن هێشتا دۆخەکە پێویستی بە ئاگاداری چونکە لەو بڕوایەدان داعش خەریکی خۆڕێخستنەوەیە لە عێراق و لە سووریادا. لەم نێوەندەدا بەشێک لە بەرپرسان و شرۆڤەکاران نیگەرانی دۆخی سووریان بە تایبەتی کەمپی پەنابەران کە لەو بڕوایەدان دەبێت بە شوێنی دووبارە سەرهەڵدانەوەی داعش لە ناوچەکەدا، ترسەکەش زیاتر لە کەمپی هۆڵە. ئەم کەمپا دەکەوێتە پارێزگای حەسەکەی ڕۆژاوای کوردستانەوە. ئێستا 51,000 کەسی تێدایە، زیاتر لە 30,000یان منداڵن. مانگی ڕابردوو مایکل کورێلا فەرماندەی هێزەکانی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند لە 150 دانیشتوانی کەمپەکە جۆرێک لەلایەنگریان بۆ ئایدۆلۆژی داعش هەیە، چونکە ژن و منداڵی چەکدارانی پێشووی داعشن و لەوێ کۆکراونەتەوە. داناسترۆڵ جێگیری سکرتێری وەزارەتی بەرگری ئەمریکا ترسی لە سەرهەڵدانەوەی داعش ناشارێتەوە. ئەو دەڵێت ئەو دۆخەی بووە هۆی دروستبوون و سەرهەڵدانی داعش تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. هاوکات جەنەڕاڵ ماتیۆ ماکفارلاین فەرماندەی هێزەکانی هاوپەیمانانیش جەخت لە هەمان بۆ چوون دەکاتەوە و لەو بڕوایەشدایە ئایدۆلۆژیای داعش تاوەکو ئێستا سنووردار نەکراوە و چالاکە. بۆیە ترسەکە ئێستا لەبوونی داعش نییە لەسەر ئەرزی واقع، بەڵکو ترسە لە بەردەوامبوون و گەشەکردنی ئایدۆلۆژیاکەی لە هەزری لایەنگر و نەوەکانی چەکدارانی داعشدا.